ئێمە هاتین لێرە بۆ ئاڵوگۆڕی پرسوڕا لەسەر بارودۆخی ناوچەکە، بارودۆخی عێراق، بارودۆخی کوردستان وە پتەوکردنی پەیوەندەکانمان لەگەڵ یەکگرتووە لەگەڵ لایەنەکانی کێشاکە لەم بەردەمەمانە سەردانیانەکەین تاکو هەمومان بتوانین لەم بارودۆخە ناسکەی کوردستان و ناوچەکەیە بە یەک هەڵوێست بەرەنگاری مەترسیەکان بینەوە و بتوانین بە یەک ئاڕاستە کارەکانی خۆمان لە بەغا لە ناوچەکانی کەرکووک و دەوروبەری و لە کوردستانیش ئەو بوارانەی کە ئاکرێ هەمانگی بکەین. ئێمە زانین کە ئەتوانین لەگەڵ برادرانی یەکگرتوو و لەگەڵ لایەنەکانی کێشە لە پارێزگای سلێمانیە لە ئەنجومەنی پارێزگا بۆ باشکردنی خزمەتگوزاریەکان بۆ باشکردنی ئیدارەدان هاوکاری بکەین. ئەتوانین لە پەرلەمانی عێراق بۆ ئەو پرسە نیشتیمانی کە پرسە نیشتیمانیە لە نێوان هەولێر و بەغایە هەڵپەسێراون ئەتوانین هاوکاری زیاتر و یەکدەنگی و یەک ئاڕاستەیی دروست بکەین. کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، ڕاشکاو بوو، چکە بە حەقیقەت ئێمە ئەم لایەنە سیاسیانە کۆمەڵێ مەسئولیاتمان لە ئەستۆدایە و ئێمە پێویستە لەسەرمان پێکەوە تەبایی دروستکەین لە تەبایی ئاشتی و پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردن و هەروەها پێکەوە بڕیاردان بۆ باشترکردنی بژێوی خەڵک، چونکە بەڕاستی پێکەوە بوون ئیستیقرار دروستەکە، ئیستیقراریش گەشەدان و تەنویە دروستەکات، چونکە خەڵکەکەمان دەمێکە چاوەڕێیە